لە شارۆچکەی ئاکوبار کە دەکەوێتە پارێزگای ڕیفی دیمەشق لە سووریا لە کاتی هەڵکردنی بیرێکی ئاو لەلایەن خێرخوازێکەوە غازی سروشتی دەردەچێت. دانیشتوانی شارەکە کە نزیک بە 4,000 کەسن و شارۆچکەکەیان لە 30 کیلۆمەتر ڕۆژەڵاتی دیمەشق هەڵاتووە سەرقاڵی کشتوکاڵن دوای ئەوەی بۆ دابینکردنی سەرچاوەیەکی ئاو لە ناوچەکەیاندا بیرێکیان هەڵکەندووە زیاتر لە مانگێکە بیرەکە غازی لێ دەردەچێت. حفروا على بئر ماء فاجأنا طلع غاز. ئەم بیرە بۆ کەڵک وەرگرتنی خەڵکی ناوچەکە لە ئاوەکەی لێدراوە بەڵام بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و غازی سروشتی لێ دەرچوو. ئێمە دەستمان کرد بە لێدانی بیرێک بۆ دەستخستنی ئاو بەڵام لە جیاتی ئاو گەیشتین بە غازی سروشتی. هیوادارین ئەوە بۆ شارەکەمان و وڵاتەکەمان بەسوود بێت. سەرچاو سروشتیەکانی سووریا بۆ هەموو دانیشتوانی وڵاتەکە بەسە بەڵام لە سەردەمی بەشار ئەسەد تەنانەت باسکردن لەم پرسانە قەدەغە بوو نەک بتوانرێ بیرێک لێ بدرێت. ئێمە ئێستا چاوەڕوانیمان لە دەوڵەتەکەمان زیاترە. پێمان وایە کە دەوڵەتەکەمان ئەو سوودانە ڕادەستی خەڵکەکەی دەکات. سەرۆکی شارەوانی ئاکوبار دەڵێت چاوەڕوانی دەرچوونی ئاو بووین لەو بیرەی کە بە پشتیوانی خێرخوازێک لێ درابوو بەڵام غازی سروشتی لێ دەرچوو هەمومان پێی سەرسام بووین. طبعا اهالي عكوبار بيعتمدوا بحياتهم بشكل رئيسي. شارەکەمان نزیک بە 4,000 دانیشتوانی هەیە و بۆ دابینکردنی بژێوی ژیانیان کاری کشتوکاڵی دەکەن. لە کاتێکدا لە ناوچەی ئێمە ئاو لە قوڵایی 7 مەتر دەردەچێت بەڵام لەم بیرە لە کاتی کارکردندا لە ناکاو بڵێسەیەک هەڵگیرسا دەست بەجێ وەزارەتی و زەمان لە دۆخەکە ئاگادار کردەوە. ئەندازیارەکانیان هاتن و بە دواداچوونیان بۆ دۆخەکە کرد و ڕایانگەیاند کە بیرەکە پێویستە مانگێک بە کراوەی بمێنێتەوە و ئێستا زیاتر لە مانگێکە کە غازی لێ دەردەچێت. نزیک بە 5 ساڵ لەمەوبەر لە هەمان ناوچە کە سەرقاڵی لێدانی بیری ئاو بووین غاز دەرچوو بەڵام لا ترسی حکوومەتی ڕووخاوی ئەسەد کەسمان ئاگادار نەکردەوە و بێدەنگیمان هەڵبژارد. سووریا یەکێکە لەو وڵاتانەی نەوت و غازی سروشتی هەیە بەڵام یەدەگی غاز تا ڕادەیە کەمە بەراورد بە وڵاتانی دەوروبەری. بەپێی ئەو ئامارانەی بەر لە جەنگی ناوخۆی سووریا وەرگیراون وڵاتەکە خاوەنی نزیکەی 8 تریلیۆن و 500 ملیار پێ سێجا غازی سروشتیە و پێشتر لە نێوان 7 بۆ 8 ملیار مەتر سێجا غازی بەرەمێناوە لە ساڵێکدا. بەڵام بۆ هەڵگیرسانی شەڕی ناوخۆ لە ساڵی 2011 جەنگ ژێرخانی وزەی ئەو وڵاتەی وێران کرد و بەرەمێنان بۆ زیاتر لە نیوە کەم بووەوە.